الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلام فرمایشتەکانی خوای پەروەردگارە و کتێبی خوای پەروەردگارە کە بۆ پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم و بۆ ئومەتی آخر زمان دایبەزاندووە، و باشترین ڕێباز سنەتەکانی رسول الله صلی الله عليه وسلم، ڕێبازی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە تەطبیقی ئەو کتێبە پیرۆزەیە، جێبەجێکردنی ئەو کتێبە پیرۆزەیە کە خوای پەروەردگار دایبەزاندووە. و خراپترین ڕێباز هەر ڕێبازێکە، هەر ڕێگایەکە کە پێچەوانەی ڕێبازی خوا و پێغەمبەرەکەی بێ صلی الله عليه وسلم. هەر لادانێک لەو ڕێبازە مەبارەکە کە زۆریش لە خەڵک لا ئەدەن، هەر پێچەوانەبوونێک بۆ ئەو ڕێبازە پیرۆزە کە خەڵکانێکی زۆر ئەمڕۆ لە ناو جەرگەی خۆشمانان بەڕاستی پێچەوانەی ڕێبازەکەی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەجوولێنەوە. ئەو پێچەوانە بوون و لادانە بەڕاستی قوربەسەریە بۆ خاوەنەکانیان، سەرشۆڕیە بۆ خاوەنەکانیان لە دنیا، شەرمەزاریە بۆ خاوەنەکانیان و بۆ ئەوانەشی شوێنیان ئەکەون لە دنیا، نەدامەتیان تووشە بێ جگە لەوەی لە ڕۆژی قیامەتیشا لە بەردەمی دیوانی خوای پەروەردگارە نازانن چی بکەن و چۆن خۆیان بشارنەوە، چونکە ئەمان لاسایی خوایان کردوێتەوە، بەرنامەیان داناوە لە بەرامبەری بەرنامەی خوا، نازانن چی بڵێن، خۆیان کردوتە شەریکی خوا، خۆیان کردوتە هاوبەشی خوا، چونکە ئەمانیش ڕێبازیان هەیە. ئاخر خۆ ڕێبازدانان شەریک قەراردانە بۆ خوای پەروەردگار. خەڵک وا ئەزانێ شەریک قەراردان بۆ خوای پەروەردگار هەر ئەوەیە کە تۆ وەوایشیان تێگەیان دووین، بە تایبەتی لەم آخر زەمانە کە ئەوەیە کە تۆ هاوار کەیتە غەیری خوا، بڵێ فڵانە کەس فریام کەوە، کابرا کە هاوار بکاتە فڵانە کەس فریای کەوێ، ئەوە شیرکە و شەریک قەراردانێکە تەنها خۆی زەرەرەکە. بەڵام کاتی ڕێبازێ دائەناو بە ملیۆنان خەڵک گومڕائەکە، ئەوە چۆن ڕێبازێدا ئەناو ئەڵێ ڕێبازەکەی خوا بەکەلک نایە، یان نوقسانی هەیە یا کەم و کورتی هەیە، وەدا ئەنشێت ڕێبازێتردا ئەناو بە ملیۆنان خەڵک گومڕائەکە و سەر لێ ئەشێوێنێ. ئەوانە ئەبێت چی بکەن لە ڕۆژی قیامەتە؟ ئەوانە ئەبنە ئیمانی گومڕایان لە ڕۆژی قیامەتە، وەکو خوای تەعالا لە زۆر شوێنی قورئانە و هەروەها پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئاماژەی پێ. بەڕێزان، یەکێک لە عیبادەتە گەورەکان کە زۆر جار شاراوەیە، عیبادەتێکە شاراوەیە لەوەی کە تۆ ئەیکەی زۆر دیار نییە، و شاراوەیشە لە ئەجر و پاداشتەکەی، زۆر کەس لە ئەجر و پاداشتەکەی نازانێ. مع العلم خێر و پاداشتەکەی زۆر زۆر گەورەیە، بریتیە لە دەست نوێژگرتن. دەست نوێژگرتن بەڕێزان صفاتی ئەهلی ئیمانە، بەڵکو ئەتوانم بڵێم نیوەی ئیمان پاکێتی و دەست نوێژگرتنە. کەسێک پارێزگاری لە دەست نوێژەکان نەک تەنها لە ناو نوێژە، لە کاتەکانی تریشە کە ئیماندار بێ. رسول الله صلى الله عليه وسلم لە حەدیثی صحیحە ئەفەرمێ الطهور شطر الإيمان، ئەفەرمێ بەڕاستی پاکێتی بە هەر هەموو نەوعەکانیەوە، و دەست نوێژیش بەشێکە لەو نەوعانە، پاکێتی بە هەموو نەوعەکانیەوە و دەست نوێژیش بەشێکە لە ناو ئەو نەوعانە و ئەو جۆرانە، ئەفەرمێ نیوەی ئیمانە، یعنی نیوەی ئیمان پاکێتیە. طبعا خۆشەویستەکانم بۆ معلوماتان پاکێتی دوو جۆری سەرەکی هەیە، ئەم جا بەشبەشی تری لێ بێت و دوو جۆرە سەرەکیەکە
پێ ئەوترێ پاکێتیەکی معنەوی و طهارەیەکی معنەوی و طهارەیەکی حسی، یعنی طهارەیەک کە هەستی پێ ناکرێ و طهارەیەکیش کە هەستی پێکرێ. ئەوەی کە هەستی پێ ناکرێ طهارەی زانایان فەرمویانە طهارەیەکە لە حەدەثی ئەکبەر و لە حەدەثی ئەصغەر. طهارە لە حەدەثی ئەکبەر یعنی ئینسان خۆی پاک کاتەوە لە بێدەستنوێژی، حەدەثی ئەکبەر لەشگرانی، خۆی پاک کاتەوە کاتێ لەشت گرانە، خۆت پاک کەیتەوە، ئەوە پێی ئەوترێ طهارەی حەدەثی ئەکبەر و حەدەثی ئەصغەریش بێدەستنوێژیە. ئەمە پیسێتیە کە دیار نییە، یعنی ئیسا کەسێ لەشی پیس بێ یان لەشی ئێماڵێن لەشی پیس خۆی لەشگرانیە، یعنی تۆ هەستی پێ ناکەی، نادیارە، بۆیە پێی ئەوترێ طهارەی حسی. وە کەسێکیش بێدەستنوێژ بێت تۆ هەستی پێ ناکەی، نادیارە، بۆیە ئەم دوانە طهارەی معنەوین، ئەم دوانە طهارەی معنەوین. و طهارەیەکی ترشێ هەر لەم جۆرەیە کە خوای تعالی لە قورئانە ئەفەرمێ ئینەما المشركون نەجەس، ئەفەرمێ کافرەکان پیسن، گڵاون. زانایان ئەفەرمن خوای تعالی مەبەستی ئەوە نییە دەستیان گڵاوە یان جسمیان گڵاوە، بەڵکو عەقیدە و بیر و باوەڕەکەیان گڵاوە. کافر و لادەرەکان لە ڕێگای دین ئەوانە گڵاون. زانایان ئەفەرمن ناخیان گڵاوە، ناخیان گڵاوە. طهارەیەکی تریشمانەیە خۆشەویستەکانم پێ ئەوترێ طهارەی حسی، ئەویش بریتیە لەوەی پیسیەک بەقەی جەستەتەوە بێ یان بەقەی جلوبەرگەکەتەوە بێ یان بە شوێنی نوێژکردنەکەت بێ، ئەوە پێ ئەوترێ ئەوانە پاکەیتەوە پێ ئەوترێ طهارەی حسی. جا دەستنوێژیش بەشێکە لەو طهارەیە کە خوای تعالی یا پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم فەرمێ الطهور شطر الإيمان. وخوای تعالی ئەمری پێ کردووە لە قورئانی پیرۆزە لە سورەتی النساء كوا أفرمي يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين. قال تعالى أمري فيها كردوا، يعني دزنيوش قدن خوا أمري فيها كردوا لقرآن بيروزا. رسول الله صلى الله عليه وسلم حديثك أفرمي مسلمان استقيموا، أفرمي الرغاي راس بقرنا بر باشترين كردارتان أفرمي خير أعمالكم الصلاة، باشترين كرداركانتان لدنيايا نيوجا. أم جاء أفرمي ولا يحافظ على الوضوء إلا المؤمن، كسي باريزغاري لدزنيوجكا كإيمان دار بي، تنها إيمان دار باريزغاري لدزنيوجكا. جاء من زور قرنجة برزا مسلماني وهي بردوام حزكا دزنيوجي هبي، بردوام باريزغاري لدزنيوجكا، أركاتي دزنيوجي شكا هم دزنيوجكا أو زور قرنجة زور. قال تعالى فرمي إن الله يحب التوابين ويحب المتطهرين. قال تعالى أو كسانيك أشيمان ابن وبلاي خوا وقرينا وخوا خوش يعني به، وهروا أو كسانيك التزام بباكيتي أكن خوا خوش يعني به، زور قرنجة التزام كردن بباكيتي. هندي أحاديث من هي كتايبت باسي فضلي دزنيوجكا عرس ثانية كم هنديكي. في غمري خوشويس أفرمي من توضأ فأحسن الوضوء خرجت خطاياه من جسده حتى تخرج من تحت أظفاره. أفرمي هر كسي دزنيوش بقري بجواني حمو قناحكاني درأتشي تناند قناحكاني دسي لبين نينوككاني لجير نينوككاني ودرأتشي، لجير نينوككاني ودرأتشي. لحديث كتاب في غمري خوشوي صلى الله عليه وسلم كإمام عثمان يجرته فرمي ما من امرئ مسلم تحضره صلاة مكتوبة فيحسن وضوءها وخشوعها وركوعها إلا كانت كفارة لما قبلها من الذنوب ما لم يؤت كبيره وذلك الدهر دهر كله. أفرمي هر مسلمانيك كاتي نجا فرزكاني ديتا بيشوا بجواني دزنو جاكري بجواني ركوع سجود كان يكا، يعني بلناكا مثلا أنا كسي كاتي نجا شون كلا شير دنوكا دالا زي أواز سجد أبا، يعني أوا خرافة براسي بلكو أبي السجود على الأقل أو نبوسي تتيايا كبلي سبحان ربي الأعلى وسنتي شبكة بس يجار أقربوت كرابلي سبحان ربي الأعلى. أما بو خطوة تانية بو خطوة تانية أتواني زياتري شيكي، أقر خطوة تانية نوجد كر أتواني لسيج زياتري بكي بلان بو أقر أو كسيك بيشنجي مسلمانانكا أو كسيك إمامتي مسلمانانكا زانيان متويانا سنة تاسية جار بيويد بلي سبحان ربي الأعلى أتواني بلي وبحمده لقليا. طبعا ركوعك شروا تاسية جار. إمامي أبو حنيفة فرميتي لسيجار بس روا مكروهة لبرر عزيتي مسلمانان أدي
چونکە تو بەرنێژی بە ئەوانەکەی نابێ زۆر درێژی کەیتەوە هەیە فقراتی ملی هەیە فقراتی پشتی هەیە سەری ئێشێ هەیە تەحمل ناکە هەیە زەختی چاوی هەیە بۆیە نابێت یعنی نابێت لەوە زیاتر بێت نابێت لەوە زیاتر بێت لە کاتی پێشنوێژیکردنی مسلمانانە بۆ ئەوەی زۆر عەزیەتیان نەدەی مەگەر لە حاڵەت سونەتە ئاخر وەکو بۆ نمونە تەراویح مسلمانان خۆیان کۆمەڵە مسلمان ئەڵێن مامۆستا درێژی کەرەوە قەینا یعنی خۆیان حەزەکەن لە درێژکردن چونکە ئەو کاتە لە سونەتی شار کابرا ئەتوانێت لەمان کورسی نوێژ بکە و سوجدەکانی ئەتوانێت یعنی سەردا نەگرێتە زەوی ئەتوانێت بەڵام لە فەرزە نابێت لە سێ جار زیاتر بێت سبحان ربي الأعلى سبحان ربي الأعلى سبحان ربي الأعلى جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر ڕکوعەکەی دەستنوێژەکەی بە جوانی بگرێت ڕکوعەکەی سجودەکەی ئەگەر ئەمانە بە جوانی بکات ئەفەرمێ ئیلا ئەبێتە کەفارەتی گوناحەکانی ئەبێتە کەفارەتی گوناحەکانی ئەگەر کەبائیری لە بین نوێژەکانە نەکرد بێ ئەمە ئیتر هەموو عمری بەو شێوازە بێ لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئایا پێتان نەڵێم شتێکتان بۆ پێ نەڵێم کە ئەبێتە مای ئەوەی گوناح ئەسڕێتەوە و دەرەجاتی ئینسان بەرزەکاتەوە پلە و پایەت بەرزەکاتەوە لای خوا وتیان بەڵێ ئەی پێغەمبەری خوا فەرمووی دەست نوێژگرتنێکی جوان لە کاتێکا کە حەزەکەی وە جوانی نەیگری بۆ نمونە دنیا ساردە دنیا تۆزێ یا هەجار وایە ئینسان تەمەڵە لە خۆ زۆر گەرمەگوڕی نییە ئەگەر تو ئەو کاتە زەخت نەخۆت بکەی وە بە جوانی دەست نوێژەکەت بگری ئەو کاتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بەڕاستی ئەو دەست نوێژە زۆر گەورەیە و هەنگاونانی زۆر بۆ مزگەوت هەنگاونانی زۆر بۆ مزگەوت هەر زۆر مهمە هەنێ کەسێ حەزەکە دایمەن ماڵی زۆر لە مزگەوتەوە نزیک بێت ئەوە ئەجرەکەی کەمترە بەڵام ئەو کەسانی ماڵیان تۆزێ دوورترە هەنگاو زۆرتر ئەنەن ئەجرەکەیان لای خوای گەورە زۆرترە و چاوەڕوانکردنی نوێژ لە دوای نوێژ لە ناو مزگەوتە بمێنیتەوە نوێژ بۆ نوێژ چاوەڕوان بکەی یعنی مەسەلەن تۆزێ زووتر بێی یان هەنێ کەسێ ئەڵێن عولەما هەنێ عولەما ئەڵێن ئەمە باسی نوێژی بینی مەغریب و عیشاءەکە کە تۆ مەغریب بمێنیتەوە حتا وەکو عیشا لە مزگەوت نەڕۆیتەوە ئەفەرمن ئەمە هە زۆر گەورەیە حتا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم ئەمە فذلكم الرباط ئەمە وەکو ڕیباتی جەنگ وایە بەرامبەر دژمن سەنگەرت گردووێ لە جیهادا لە غەزایە لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم و بەرامبەر کافرەکان ئەم چاوەڕوانکردنی نوێژ لە دوای نوێژ وەکو ئەوە وایە سێ جار پێغەمبەر فەرمێ فذلكم الرباط ئەمە هەر وەک سەنگەرگرتن وایە لە دژمنان و لە کافرەکان ئەوە نەگەورەیە ئەوە پاداشەکەی گەورەیە با ئەوە مەرجی تری هەیە هیچ لە مەرجەکانی ئەوەیە نابێ قسە بکەی نابێ دەمەتەقی ئەملا ئەولا بکەی نابێ یعنی بڕێ مەرجی هەیە ئینسان ئەبێ بیپارێزێ دامشێ لە ناو مزگەوتا ذکر بکە نەک دامشێ دەمەتەقی بکە نەک دامشێ باسی انتخابات بکە نەک دامشێ باسی تۆپێن بکە نەک دامشێ مۆبایلێکی گردە دەستۆ پۆپچی بکە نەک دامشێ مەسەلەن بۆ نمونە ئەوانە نییە ئەوانە بەڕاستی ئەوە خێرەکەت لەدەستەدا ئینسان ئەبێ دانشێت ڕوو لە قیبلە بکە و خەریک ذکرکردن بێ خەریک قورئان خوێندن بێ خەریک مەسەلەن هەندێک حاڵاتی شەیە ئەگەر ئینسان لە خزمەتی مامۆسایەکە دانیشتوێ دەرسی علمیش بخوێنێ عینەن بەریەکەوێ لە حەدیثێکی ترا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ لە ڕۆژی قیامەتە غوڕەن محەجەلین دێنە خزمەتی خوای پەروەردگار بە ئاساری دەستنوێژەکەتان یعنی چۆن غوڕەن محەجەل وەکو ئەسپ هەیە ڕیەک ڕەنگە مەسەن ڕەنگی ڕەشە یان ڕەنگێکی ترە کامل بەڵام دەست و پێی سپیە یان دەمچاوی سپێتیەکی پێوەیە ئەوە پێ ئەوترێ غوڕی محەجەل یعنی وەکو حەجیل لە پێیا بێت ئاوایە وا غوڕش بۆ دەمچاوە یعنی لە ڕۆژی قیامەتە مسلمانان دەمچاویان نوری لێ ئەدرەوشێتەوە و دەست و پێیان نوری لێ ئەدرەوشێتەوە بەهۆی دەستنوێژەکانیانەوە یعنی ئەوە علامەتە هەر لە ڕۆژ قیامەتە وەکو بلاجکتۆر وەکو گڵۆب ئەسووتێ هەموو خەڵکە زانێ ئەمانە مسلمانن یعنی بەهۆی دەستنوێژەکانیانەوە بۆیە لە حەدیثێکە ئەبو هورەیرە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گوێم لێ بووە فەرموویەتی حەچەندێک زیاتر بشۆرن بۆ نمونە ئیستا تۆ سونەتە یان فەرزە کاتێ دەستنوێژەکەی حتا قورناسێکی لەگەڵا بشۆری بەڵام ئەبو هورەیرە فەرموویەتی زیاتر بشۆرن بۆ ئەوەی نورەکەتان زیاتر بێ من بیستمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی هەرچەندێک ئاوی دەستنوێژەکە زیاتر بڕوا ئەوانەی نورەکەت زیاتر بێ لە ڕۆژی قیامەت دەمچاوت بە جوانی بە کاملی نەک ئاپشی لە شۆری بکەی بە جوانی بە کاملی بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتە نورەکەی زیاتر بێ هەروەها قاشتیش هەنێ کەسێ هاوای دەتە بەر ئاوەکە ئەوە نابێ بێ بە جوانی لە حديث كتاب پیغمبری خوا صلى الله عليه وسلم فرمي انسان مسلمان اگر دزنوجي قرد اذا توضأ العبد المسلم او المؤمن فغسل وجهه لقر شوردني دم شاويا خرج من وجهه كل خطيئة نظر اليها بعينه مع الماء شي جناحت كردوا لتشاو لقل اوكا لقل دم شاو تا حمي الروح طبعا زواني شقريتوا طبعا جويش لوانيه بقريتوا شو كس دم شاو همو يقريتوا أو مع آخر لقل آخر قطر آوكان بنا أو جناحنا أروى فإذا غسل يديه أقدستي شور خرج من يده أو من يديه كل خطيئة كان
بطشتها يداه مع الماء لقل دس يا حرشي جناحك دستي كردبه لقل آخر قطرة يان لقل آوكيا أو مع آخر قطرة الماء أو إيش أو جناح نشي الروح. فإذا غسل رجليه هروها بيشي خرجت كل خطيئة مستها رجلاه مع الماء أو مع آخر قطرة الماء يا قطر الماء. يعني أما زور قرنجة يعني تو جناح كاني دمشاوتي دستي مش روشانك ما جناح كين زور مهمة بهوي أمدز نجوها مي الرا حتى في غمرة فرمي صلى الله عليه وسلم يخرج نقيا من الذنوب واي بيتي بهوي أودز نجو كامل باك بيتوا زي سيد كان برا يزان شيء أجرب هذا أشتكي كذا زوج يعني بيري ليه طبعا حديث يصير ما زور بس حزناكم زور يعني بشوية بيك كاتكتان زور برا وزور ما عنده تان تماشاك قصدي دزنوش شن قولي بدزنوش إنسان شن يفلو باي برز بيتوا هو بدأ إن شاء الله دزنوش كان تان جوان بي وقارێزگاری لە دەستنوێژ بکەن حتا نەک بەس بۆ نوێژە فەرزەکان بەڵکو ئەگەر توانات هەبوو لەبەر نوێژە فەرزەکان شا دەستنوێژە شکا هەوڵ بدە دەستنوێژ بکرەوە چووی بۆ بازار با دەستنوێژت هەبێ سوار سیارە بووی با دەستنوێژت هەبێ کاتی ئەتەوێ بخەوی با دەستنوێژت هەبێ و لە هەموو کاروبارەکانی ترشا ئینسان بە دەستنوێژەوە بێ ئینشاء الله ئەجر پاداشەکەی گەورەیە یا ڕەبی خوای بەخاتە ناو جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی دامەزراومان بکەی یا ڕەبی خوای لأمتي محمد من حساب بكي يا ربي خويا للرجي قيامتها نوري دزنجا كان من يمان وديار به يا ربي خويا بقاتنا وجوانا كان يخذ بقاتل اسمع ظني خذ اندم شاوانا لا اجري جهنم بفارس يا ربي خويا اوي لما مجلس دانشتو يا ربي خويا بري شفاعتي في غمر من بكي يا ربي خويا بلو بايا من برسكي يا ربي خويا اثاري دزنجا كان من ببيني نوا يا ربي خويا الركوع السجود كان من لقبول بكي يا ربي خويا نوجا كان من دانشنا كان من لمزقوت ابو حساب بكي يا ربي خويا سربرزي روجي قيامت من بكي يا ربي خويا حيش نخوشكمان لنا أما جسنا يلي إلا شفاي بدي يا ربي خويا شفاي نخوشكان يشمان بدي كلام الله ونخوشن يا ربي خويا رحم بمردوكان من بكي بتايبتي أهلي أمز قوتا كدو أنزص على من لمز قوتمو خلقان يكبون لنا أمز قوتا كاتي خوي لقل يا ما يوجيان كردو أهلي جمعة وجماعة بون يا ربي خويا من ليلة ودعاء بوكم إيوش آمين بكن بو أوي بن روجة مباركة بقى فيان يا ربي خويا رحمن في بكي يا ربي خويا سربرزي روجي قيامة من بكي يا ربي لقل ظالم مستمكارة حشر ما نكي يا ربي خويا بقات لنا وجوانا كان يخوت كردستان لبلا مصيبات بدور بقري لتفريق ودو باركي بدور من بقري كار بدسان من صالح وداد فرور بكي يا ربي خويا موتشو داهاتي أمولاتا يا ربي لخدمتي ملتك معنا يا ربي خويا يا ربي خويا قاتو قري وقراني من لنا ونيلي يا رب العالمين خويا صال من بوكيت صالحات وصالي باران وصالي خوشي يا رب العالمين آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت بغد واتقوا الله إن الله خبير بما تعملون مسلمانان عزيز وخوشويس براشرين كانوا رسول الله صلى الله عليه وسلم بعملي جاري وهبوا فيري دزنجي كردين يعني أصحاب كان فير كردو أوانيش بو إما باسي عن كردو إمام عثمان روجي كان لناو بازار فاتي خليفة بو لناو بازار راسي خليفة مسلمانان وكار بدساني جاران بكن چەند یەگرنگیان بەدین داوە بەدیندارێتی داوە حتا دەستنوێژیان لەبیر نەچوت سێ ئەم پیاوەکە خەلیفەی مسلمانانە ئەو هەموو خەم و مەشاکلەی هەیە بەڵام خۆی ئەچێت لە بەرزاییەکە لە ناو بازاڕە ئەڵێ مسلمانان سەیرم بکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم شێوە دەستنوێژی کردووە لەبەر چاوی مسلمانانە دەستنوێژ ئەگرێ داواکە ئاوێکی بۆ دێنن هەر لەبەر چاوی مسلمانانە ئەمجا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەم شێوە دەستنوێژی کرد دەستی سێ جار ئەشوا ئەفەرمووی ئاوا دەستی شۆردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوی قاپەکەی لارۆ کردەوە جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا عادەتی وا بووە لەناو قاپێکا ئەو کاتەم مەسی نەکەم بووە و بۆڕی و حەنەفی و ئێستا لای خۆمان هەیە هەر نەبووە یانی ئەو کاتانە قاپێک بووە لە قاپەکەی لار کردوەوە ئاوی کردە دەستی شۆردووە و ئەم جا کردوێتە قاپەکەیە چنگێکی کردوتە قاپەکەیە ئاوی هەڵداتە دەمی و ئاوی هەڵداتە لوتی ئەوەی دەمی دەرکردوێتەوە ئەوەی لوتیشی دەرکردوێتەوە سێ جار دەستی سێ جار و یەک جار فەرزە سێ جار سنەتە دائما ئەوە بزانن ئەمە سێ جارەکە آخر حەدەکەیەتی یەکەم جارەکەش ئینەکەی هەر وایە زۆربەی عیبادەتەکان بەو شێوە چۆن سەوتم لە ڕکوعەکە و لە سوجودەکە هەر ئاوایە حتا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتیان ئەی پێغەمبەری خوا ئەگەر کەسێک بکاتە چوار جار یعنی ئەگەر کەسێک چوار جار دەستی بشۆرێ قوت ئەمە خێری کردە فەرمووی نا زیادە ڕەوی کردی و قبوڵ نییە زیادە ڕەوی مەکەن کاک هیچ شتێ هەر شتێ لە حەد خۆی زیاد دەرچوو خراپە لە حەد خۆی هەر شتێ زاد عن حده انقلب إلى ضده هر شتێ لە حەد خۆی زیاد ڕۆی هەڵەگەڕێتەوە سبحان الله عکسەوێتەوە سبحان الله خوا پێی خۆش نییە دائما حەد خۆی مەگەر خۆت بۆ تەنیا لە شوێنێکە
حسك عبادتي زيادة بكي أيش نك زياد لويك في غمر كدوتي صلى الله عليه وسلم. ثم غسل يده اليمنى أم جاء دمشاو عفوا أم جاء في غمر صلى الله عليه وسلم سيجار دمشاوي شوردو بجواني لو شنو كقش درجة حتى وكو جير ريش وشناكي وأم جاء لم جوجكي أو جوجكي بجواني شوردوتي أجر ريش شد به سنة آوا تشني آوا هالقريبي خيت جير ريشد ودز بخيت ناو ريشد أجر ريشد هذه بوشي وازا أم جاء أما طبعا مش سيجار أم جاء في غمر صلى الله عليه وسلم طبعا نقول يابن أم ترتيبا ممشي وبيوامنوتم هاشو كيش مكان يعني يكم جاء دم دست أشوي أم جاء أولده دمت أولده لوتد أم جاء دواء أودم شاو أشوري أم جاء بالط أشوري سيجار أول كيت دستا لقل قرناسكتا أجر زيايج بيشوري خلافنية وكوت ما إمام أبو هريرة خوالي الرازي فرمي في غمر صلى الله عليه وسلم فرميتي لك روجي قيامتها يوب النورين دينا حضوري خوالي فروردقار غري محجل بويا زياتري أشور أو توش أتواني أوش تطبيق بكي سيجار دسي الراس ام جا سيجار دسي الشب ام جا دواي دسو بال ام جا مسحي سرتكي خلافه طبعا هندي العلماء وكو امام الشافعي فرمي مسحي سرش سيجار هندي اكشلين مذهب كان يتر الين هل يتجارب ومسحي سركي يتجارب دس تركي دواي او بالط شورت دس تركي اولا بردم واي بيت بش سرتو اي تيري تدواو لبردم واي بيت بش سرتو اي تيري تدواو دواي او لقليش يا لقل سريشا باشوايا انسان مسحي جوتشكي شبكا يعني پنجي ام پنجه شاید معنا اخیت ناو دیوت شکل و با پنجکی امضا کردنکت پش دیوت شکل مسحکی اما شوازه دوای اوی امد کرد ام جا سری پادی پیشت بجوانی اشوی و هول بدا پنجکانی دست و پنجکانی پیر پنجه بخیت ناوی اوا بوی تربیه بینی پنجکان زور جا خلق تریناکا فلاکا خرافه يعني اگر ترنبه دزون جاکت درست نیه بلام پی برزان لبر اوی پی چرچولو چی زور تیایا بتایبەتی زستانانیش بۆیە باش دەستی پێ بێرە و باش تەڕیکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەحابەیەکی بینی ئەوەنەی دەرهەمێک ئەوەنە لە پای تەڕ نەبوو بوو پێی فەرموو بڕۆ دەستنوێژەکەت دووبارە کەرەوە مێژەکەتیش دووبارە کەرەوە نابێت یعنی پەلە بکەین لە پێ شۆردنا چونکە پێ زوەکو باسم کرد جاری وایە پێی نازانی تەڕ نابێ هەندێک شوێنی تەڕ نابێت طبعا پێش لەگەڵ گوێزەنگەکانە لەگەڵ قاپەڕەقەشی لەگەڵا ئەشۆی ئەگەر زیاتریش بشۆی خراپ نییە وەکو ئەبو هورەیرە فەرمووی دوای ئەوەی کە دەستنوێژە تەواو کرد ئەم حەدیثە گرنگە هەیە کە حەزم کرد ئەم زکرانە بخەمە ئاخیرەکەی بۆ ختامی میسکە ئەڵێ وە ختامه مسک خوای تعالی فەرمێ لەبەرەوەی بزانم چەندی ئەجرەکە گەورەیە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم هەر کەسێ لە ئێوە دەستنوێژ بە جوانی بگرێ بەم شێوەی کە باسمان کرد ئەمجا بڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله تەماشاکە زۆر ئاسانە وأشهد أن محمدا عبده ورسوله أما رواية إمام بخاري ولا رواية إمام ترمذي زيادة تريشي أجر بود كريا أبي شيء بلي اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين أجر كرا أجر يجنا كرا نتزاني ناتواني هل أشهد أن محمدا عبده ورسوله هل أو نبلي في غمر إخوان فرمي صلى الله عليه وسلم كسي أمزك ربك على دواي دزنوجكي جوان وريك وبيك أفرمي هل هج درجاكي بهشتي بو أكريت ولا حد كاما يوم تجولو الله يعني أهو نجوريه ما مصاب عليه جوريه اگر توانيت ذكرك تريج زياتر هي بيكي بلي سبحانك اللهم وبحمدك اشهد ان لا اله الا انت استغفرك واتوب اليك واوانيك خنوارن دعاي وتارك بلاو ابيتوا بينوسا باخذ لبريكا في غمري خوا فرمي هركسي ام حديث ام ذكر واوتم سبحانك اللهم وبحمدك اشهد ان لا اله الا انت استغفرك واتوب اليك بلي لازم شو ثاني بس افرمي لناو ملائكة إنو سنة ولا ناو قاقزيك عشان موريك لي أدن شون عائسة ناميك أنو سيتو لفيكيتو يخيط ناو زرفيكو باشان هين يكتو موريك ديك بانيا بو ينكليتو يك موريك دنا بانيا بوت بو ينكليتو لروجي قيامتا بوت يكنوا لو كاتيك تو زور بيويستا على الروجي قيامتا أو ذكرك ودي أن حضوري خواي پروردگار فاشان رسول الله فرمي صلى الله عليه وسلم امام عثمان فرمي پیغمبر فرمي هر کسی ام دزنوش بگری و من گرتم بجوانی و دو رکعت نوجی سنتی دزنوش بکا دو رکعت افرمي خوای تعالی لگناحکانی خوش ابي خوای تعالی لگناحکانی خوش ابي بلام حول دالکاتی دو رکعتک مشکل دنیا درک او بیری لای قیامت به خوای تعالی لها مو گناحکانی خوش ابي یک ملاحظه هي اگاتن لاسراف کردن بلا آوا لمزگەوتەکانە بە تایبەتی
كل لە ماڵیشە جاری وایە و ئاکا فول ئاوەکەی کردوتەوە یەک تەنەکە ئاو سەرفەکە چێ دەستنوێژەکرێت کوڕە حەیە زیاتر ئەوە غەڵەتە ئاو ئەبێ کەم سەرفی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەمترین ئاوی بەکارهێناوە بۆ دەستنوێژ زۆر کەمی بەکارهێناوە با ئێمەش هەوڵ بدەین ئاوابین ئاو زۆر سەرف نەکەین حتا ئەگەر لەسەر ڕووباری سیروانیش دەستنوێژمان کرد با ئاوەکە بە قەدەری خۆمان سەرف بکەین خوای تعالی ڕەحمان پێ بکات خوای تعالی لە ئەهلی نوێژ و دەستنوێژمان حەساو بکات